کابینەی نەوەی حکوومەتی هەرێم کە بە لێبڕینی موچا دەستی پێکرد هەر لە سەرەتاوە کێشە سیاسەکانیشی بەهۆی ناکۆچی نێوان پارتی و یەکێتیەوە دیار بوون. ئێستا کە کابینەکە بە شێوەیەکی نایاسایی تەمەنی درێژ کراوەتەوە، ناکۆکیەکانی نێواندوو حزبە دەسەڵاتدارەکەش تێیدا زۆر زیاتر زەق بوونەتەوە، بە جۆرێک هەر لایەکیاندایان تۆمەت دەداتە پاڵ ئەوەی دیکە. پارتی و یەکێتی خراپتر لە کابینەکانی پێشتر کێشە و ململانەی حزبیەکانی خۆیان خزاندۆتە ناو ئەو حکومەتە ماوە بەسەرچۆ و قەیرانێکی دیکەیان دروست کردووە کە لەسەر ململانەی حزبیە و زیانەکەی تەنیا بۆ خەڵکە، بەڵام ئەوان وەکو هەمیشە بێباکن. ئێمە پاشخانێکی دوو ئیدارەی و شەڕی ناوخۆمان هەبوو، لەو کابینێژ نەتواندرا ئەو سنوورانە کە دروست بوون لە ماوەی ڕابردوو کاڵ بکرێتەوە. هەر بۆیە درێژەدان بەو سیاسەتەی ڕابردوو و گرژ و ئاڵۆزی نێوان هێزە سیاسیەکان وای کرد کە بگەوێش بە ئەوەی کە 2 ساڵی ڕابردوو ینی خراپترین دۆخی حکومڕانی بووە. بەداخەوە تا ئێستا مامەڵەیەکی یەکگرتوونە بۆ دوو ئیدارەی زۆر زەق بووتەوە لە بەتایبەتی لە کۆکردنەوەی داهات، ینی هیچ ئەمە تێبینی ئەومان نەکردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی بەسەر تەواوی ئەو دوو زۆنە بشێتن کە هەیە. بەداخەوە ینی ئەوەی کە کابینەی نوێم کە بەڵێنی چاکسازی و ئەولەویەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دانا، بەڵام نەتواندرا وە خۆی ئەو بەڵێنانە جێبەجێ بکرێت. چاودێران باز لەوە دەکەن لە ڕابردوودا حکوومەت کەمتر خەم بووە لە دابینکردنی پێداویستی و خزمەتکردنی هاوڵاتیانی. ئێستا بە زەقکردنەوەی کێشە حزبیەکان لەناو حکوومەتدا هێندەی تر حکوومەتی هەرێم ئیفلیج و بێڕۆڵ دەبێت و زیانی زیاتر بە هاوڵاتیان دەگات. بۆ پەردەبۆشکردنی مەبەستی سەرەکی ململانەکانیان کە بۆ دەست بە سەرداگرتنی داهات و مقدراتی خەڵکی هەرێمی کوردستانە بە دڵنیاییەوە کاریگەری ئەو بارگەژیەی ئەم دوایانە ڕاستەوخۆ دەبێت لەسەر مەسەلەی خزمەت گوزاریەکان، مەسەلەی دامودەستگاکانی دەوڵەت لەسەر بازار و کڕین و فرۆشتن و هەلیکار بەگشتی، ئەوەی کە کاریگەری لەسەر نەهەبێ بازارەکانی خۆیان و یەکەکانی نیشتەجێبوون و فرۆشتنی شوخەکانی خۆیانە. بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ئەدای حکوومەت بەگشتی و خزمەت گوزاریەکان دەبێت بەداخەوە. حکوومەتی هەرێم لە کابینەکانی ڕابردوو لەم کابینێشدا نەک هەر نەیتوانی خەمی خەڵکو و داخوازەکانی هاوڵاتیان بەجێ بگەێنێت، بەڵکو دایان قەیرانی دیکەی بۆ دروست کرد. ئەم کابینەیە جگە لە داهێنانی لێبڕینی نایاسایی موچا ئەوە بووە سەرمەشق لە گەیاندنی ململانەی حزبیەکان بە ترۆپک و ململانەی و شەڕی بەرژەوەندی حزبی لە ناو ئەنجومەنی وەزیران. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.